سڵاو ڕێز و خۆشەویستین بۆ بینەران و بیسەران بەخێربێن بە پرۆگرامێکی نوێی تێک 24 ئەمڕۆ تۆنە بابەت هەیە باسییان بکەم سەرەتاش بە گرنگترین بابەتی ئەمڕۆ با دەست پێ بکەین. لە ناو یاریەکان پارەیەکی زۆر سەرف دەکرێت لەوانەیە یەکەم جارە لە ژیانماندا لەوانەیە جێمان لە قسەیەک بێ کەسێک چل دەفتەر دۆلاری بە کڕینی ڕەنجی چەکێک داوە لە یاریەکی زۆر بەناوبانگ بە ناوی کاونتەر سترایک. ئەو گەنجە بە ناوی زیپڵە پلاتفۆرمەکانی وەکو تویتەر وەروە یوتیوب و تویچ کەسێکی چالاکە ڤیدیۆی یاریەکان بڵاو دەکاتەوە لایڤ ستریم دەکاتەوە بە فەرمی ڕایگەیاند کەوا نزیکەی 500,000 دلاری سەرف کردووە 400,000 تەنیا بە ڕەنجی یەک چەک داوە کە لە یاری CSGO یاخود کاونتەر سترایک هەیە. جارەوانەیە بپرسن بۆچی ڕەنجی ئەو چەکە بەو شێوازە گران لەو یاریە هۆکارەکەی بۆی دەگەڕێتەوە کەوا چەند ساڵێک بەر لە ئێستا یاری CSGO ئەو ڕەنجی چەکەی بە شێوەیەکی هەڵە بڵاو کردەوە بەڵام یەکسەر دیلێتیان کرد تاوەکو گەیمەران زۆر نەیکڕن بێگومان یەک دوو کەسەر کڕیان و ئەو کەسانێک کە ڕەنجی ئەو چەکەیان هەیە لە یاریەکە ئێستا بە پارەیەکی خەیاڵی دەیفرۆشنەوە لەبەرەوەی تاکە کەسن لە هەموو جیهان ئەو زۆر ڕەنگەیان هەیە. زیپڵ توانی ئەو چەکە بکڕێ وەروە چاقۆیەکی کڕیوە لەو یاریە بەنرخەکەی 100,000 دلارە بەگشتی 500,000 دلاری سەرف کردووە لە کڕینی یەک چەک لەوانێ بڵێن ئەو پارەی لەکوێ بوو ئەو کەسە یوتیوبەرە وەروە تویچ ستریمەرە واتە بەردەوام ڤیدیۆ بڵاو دەکات و لایڤ ستریم دەکاتەوە هەوادارەکانی سەیری دەکەن پارەیەکی زۆر مانگانە تەنان ڕۆژانە قازانج دەکات. لەدایکبوونی منداڵ لەلایەن ڕۆبۆتێکەوە بابەتێکی گەورەی ئەم هەفتەیە بوو چەندین شوێنی جیاواز چەندین وێبسایتی جیاواز بابەتیان لەسەر بڵاو کردەوە وێبسایتی BGR لە زاری چەند پرۆفیسۆرێکی زانکۆیەکی ئەمریکی ئەو هەواڵیان بڵاو کردەوە و ڕایانگەیاندکەوە ڕۆبۆتێک هەڵساوە بە چاندنی تۆی کەسێک لە ناو هێلکەدانی ئافرەتێک بە شێوەیەکی زۆر سەرکەوتوش ئەو جۆرە کارە و نەشتەرگەری ئەنجام درراوە و من دوو منداڵیش لەدایک بوون کە هەردووچیان کچن و تەندروستیشیان زۆر باشە. چەند زانایەک هەڵساون زۆر ڕۆبۆتێکیان دروست کردووە کە تایبەتە بە چاندنی تۆی پیا و لەگەڵ هێلکەدانی ئافرەت بە شێوەیەکی زۆر دروست هەرچەندە تێچووی ئەو جۆرە نەشتەرگەری و ئەو کارە پزیشکیە لەوانەیە هەرزان نەبێ نرخەکەی بۆ 20 بۆ 25,000 دلار تێپەڕ دەبێ بەڵام هۆکاری ئەوەیەوە ئەو جۆرە ڕۆبۆتە هەڵدەبژێرن بۆ ئەنجامدانی ئەو کارە بۆ ئەوەیەکەوە کەمترین هەڵا ئەنجام بدرێ چکە دەستی مرۆڤ لەوانەیە هەڵی تێدا بێ بەڵام ڕۆبۆتەکان لەبەروی پرۆگرام کراون بە شێوەیە کار دەکەن کەەوە ڕێگە بە هەڵە نادەن. ئەو دوو منداڵ ئێستا لەدایک بوون و بە منداڵ ڕۆبۆتی لە سوشال میدیا دەناسرێن. لە چەند هەفتەی ڕابردوو Activision Blizzard وەروە Microsoft بیستیان ڕێکەوتنێکی گەورە ئەنجام بدەن داوایان لە حکوومەتی بەریتانیا کردکەوە ڕێگەیان پێ بدەن ئەو جۆرە ڕێکەوتنە ئەنجام بدەن بەڵام بەریتانیا وتی ڕازی نین و ڕێکەوتنەکە بە بڕی 69 ملیار دلارەکەەوە Microsoft Activision Blizzard و King دەکرێتەوە کە دەبێتە گەورەترین کڕین و فرۆشتن بێگومان لە مێژووی تەکنەلۆژیا و ڤیدیۆ گەیم. لەم هەفتەیە CMA یاخود بەریتانیا ڕاگەیاند کەوان لێ ناگەڕێن ناهێڵن بە هیچ شێوەیەک ئەو ڕێکەوتنە ئەنجام بدرێ لەبەرەوەی کلاود گەیمینگ یاخود گەیمینگ لە ڕێگەی هەوری دەستکرد دەکەوێتە ژێرمەترسی قۆڕخکاری لەلایەن Microsoft. جا هەموو سەردێرەکانی هەواڵەکانی تەکنەلۆژیا لەم هەفتەیە لەسەر ئەوە بوون کەەوە ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنە ئەنجام نەدرێ پێویستە Microsoft پەناڵتیەک بدە یاخود سزایەک بدە سزایەکەشی 3 ملیار دلارە بۆ کۆمپانیا Activision کەوا بەڵێنی کڕینی داوە بەڵام نتوانێت بەڵانێکی خۆی بەجێ بگەێنێ. جا 2 مانگ بۆ 6 مانگ ماوە تاوەکو بە یەکجاری ڕێکەوتنەکە هەڵبوەشێتەوە یاخود ئەنجام بدرێ بە شێوە لە شێوەکان ئەگەر بێت و لەو ماوەیە لەو نێوانە Microsoft نتوانێت Activision بکڕێ دەبێت 3 ملیار دلار بە کۆمپانیا Activision بدە. Microsoft لەم هەفتەی ڕاگەیاندکەوە کۆتاییان بە Windows دەهێناوە چەندین مانگە نەک ئێستا ئەو هەواڵە لەوانەیە کۆم بێ بەڵام بە شێوەیەکی نوێ بڵاو کراوەتە واتە چۆن Microsoft لە 2022ەوە کۆتایی بە Windows دەهێنا بەڵام بە کەسی نەوت واتە ئاشکرای نەکرد. Microsoft لەم هەفتەی ڕاگەیاندکەوە دوایین ڤێرژنی Windows کە 2H2 ڕاگەیاندکەوە ئەوە دوایین ڤێرژنی Windows و ئیدی لە دوای ئەوە Windows 10 ڤێرژنی نوێی بۆ نایەوەتە Windows کۆتایی پێدە لە ڕووی هاتنی ئەپدەیتی گەورە و یاخود گۆڕانکاری دەستکاری Windowsەکە بکەن بە شێوەیەکی گشتی. Microsoft دەڵێ هاوشەوی Windows 7 Windows 10 بە کۆتایی هاتووە هیچ ئەپدەیتێکی گەورەی بۆ نانێرن تەنیا جارجارە هەندێک ئەپدەیتی سکیۆریتی دەنێرن ئەگەر بێت و یوزەرەکە کێشەی تەکنیکی یاخود سکیۆریتی هەبێت بۆ چارەسەر دەکەن تاوەکو 2 ساڵی دیکە بەڵام وەکو ئەپدەیتی گەورە Windows 10 کۆتایی پێ هات فۆکسی Microsoft ئێستا لەسەر Windows 11 هەرچەندە Windows 11 ئەو ژمارە زۆرە بەکارهێنەرێنیە کەەوە Microsoft هیوای بۆ دەخوازێ بۆیش دەنگۆیەکان زۆرن کەەوە Microsoft لە ئێستاوە کار بۆ Windows 12 دەکات کە دەنگۆیەکی گەورە هەیە دەڵێن لە 2024 لەوانەیە ئاشکرا بکرێ لە 2025 بە شێوەیەکی فەرمی Windows 12 بەردەست بێ واتە قسەی Microsoft بە درۆ خرایەوە کە Microsoft هەموو جارێک کە کاتێککە Windowsێکی نوێ بڵاو دەکاتەوە بەڵێن دەدا ئەوە دوایین Windows بێت تەنیا ئەپدەیتی بۆ بنێرێ لە Windows 7 ئەو قسەی کرد لە Windows 10 ئەو قسەی کرد و لە Windows 11 چەند جار دووپاتیان کردەوە کە Windows 11 دوایین Windowsە بەڵام بێگومان Microsoft بۆ فرۆشتنی کۆپی Windows هەموو کارێک دەکات لەبەرەوەی 176 داهاتی ساڵانەی وەکو قازانج بۆ Microsoft
فرۆشتنی کۆپیەکانی ویندۆز. OnePlus دەیەوێت ڕکابەرێکی گەورەی آیپاد بێت. زۆرە آیپادێکی نوێی ئاشکرا کردووە یاخود آیپاد نا تابلێتێکی ئاشکرا کردووە بە ناوی OnePlus پاد. بۆیە وشەی آیپاد بەکاردێنن لەبەروی هەیکەلی ئەو تابلێتە کە بە پاد ناوی دەبا OnePlus دواتە لە تابلێتی دوور خستوێتەوە ناوی پاد دێنێتەوە بۆ خەڵکی بڵێن ئەوە هاوشێوە یاخۆ ڕکابەری آیپادە. هەیکەلەکەی زۆر بە آیپاد دەچێت مواصفات و تایبەتمەندیەکانی بە آیپاد دەچێت بەڵام کێشەیەکی هەیە کە خەڵک دەڵێن ئەو کێشەیە دەبێت چارەسەر بکرێت. ئەویش نەبوونی ئۆتنتیکیشن پاسکۆدە یاخود نەبوونی فەیس ئایدیە یان نەبوونی پەنجەمۆرە تەنیا لە ڕێگەی پاسکۆد واتە ئەو 4 ژمارە یان 6 ژمارەی لەسەر شاشەخەڵی دەبژێری دەتوانێت قوفلی شاشەکە بکەیتەوە. واروەها دموچاوی مرۆڤ یاخود دموچاوی بەکارهێنەرەکە سکان دەکات بۆ وەرگرتنی ئەوەی کە ئایا ئەو کەسە ئەو ئامێرە بەکاردێنی یاخودنا بەڵام سکانکردنی دموچاو زۆر پێشکەوتوو نییە بە شێوەیەکی 3D دموچاوی ئەو کەسە سکان ناکات تەنیا وێنەیەک وەردەگرێت. بۆیش خەڵکی لە ئۆنلاین گلەیی دەکەن دەڵێن بەکارهێنانی وێنەی دموچاو کارێکی باش نییە لەبەرەوەی زۆر بە ئاسانی فیلد لێ دەکرێت توانی وێنەیەکی دیکە لەسەر مۆبایل دەتوانێت بەکار بێت تا قوفلەکە بکرێتەوە نەک فەیس ئایدی بە شێوەیەکی 3D دموچاو سکان بکات. بابینە لای iOS 17 زۆری نەماوە پێم وابی کەمتر زیاتر مانگێک و چەند ڕۆژێک یاخود کەمتر لە مانگێک مەماوە بۆ ئەوەی iOS 17 بە تەواوەتی ئاشکرا بکرێت و لە کۆتایی ئەم ساڵ لە پاییزی ئەم ساڵ لەگەڵ هاتنی آیفۆن و آیپادی نوێ بڵاو بکرێتەوە بەپێی چەند دەنگۆیەکی نوێبی لەلایەن وێبسایتی 9to5 Mac بڵاو کرایتەوە. iOS نوێکە چەندین واڵپەیپەری نوێ زیاد دەکاوە هەر لادان و زیادکردنی واڵپەیپەر لە ڕێگەی هۆم سکرینەوە زۆر ئاسانتر دەکات بۆ بەکارهێنەر تەنانەت دیلێتکردنی واڵپەیپەری ڕەسەنی خۆی کە لەسەر مۆبایلەکەیە ئەو ئۆپشنە ئەو جارە دەداتە بەکارهێنەر بە ئاسانی بتوانێت دیلێتیان بکە بۆ کەسانی کە ستۆرێج بەشیان ناکەم. وەروە هۆم سکرین دووبارە دەستکاریی بچوک دەکرێت وارێکە لە ئەپەکانی واڵێت و هێڵت واڵێت ئەو ئەپیکەوە ویزە کارتەکانی لە ناو زەخیرە دەکرێت و هێڵت ئەپی تەندروستێکە ئەو ئەپەش دووبارە ڕیدیزاین دەکرێتەوە دیزاینەکەی دەگۆڕدرێ و بەکارهێنانی ئاسانتر دەکرێت. بێمە لای هەواڵەکانی ئۆتۆمبیل لەم هەفتەیە چەند هەواڵێکی سەرنجڕاکێشە بن بەتایبەت لەلایەن مکلارێنەوە. مکلارێن لەم هەفتەی ڕاگەیاندکات دوو ئۆتۆمبیلی نوێ لە بەرهەمهێنانە یەکێکیان لە 2024 بڵاو دەکەنەوە دانەیەکی لە 2028 2028ەکەی زۆر سەرنجڕاکێشە لەبەرەوەی یەکەم جارە مکلارن کە ئۆتۆمبیلێکی زۆر جار هایپەرکار دروست دەکات زۆر سپۆرت زۆر خێرا زۆر بچووک بتوانێت 4 کورسی دانیشتنی هەبێت. زۆربەی ئۆتۆمبیلەکان نەک زۆربەی تاین بڵێن 100% ئۆتۆمبیلەکانی مکلارن تاوە کوێستا تەنیا دوو کوشنیان هەبووە دوو کورسی دانیشتنی هەبووە لە ژوورەوە بەڵام ئەم جارە دەیانەوێ بۆ ئەو کەسانی کە بۆ خێزانانەیەکەوە حەزیان لە براندی مکلارنە بەڵام تاوە کوێستا ناتوانن ئۆتۆمبیلێکی دوو کوشنی لێ بخڕنە بەرەوەی شوێنی خەڵک نابێتەوە بتوانن ئۆتۆمبیلێکی 4 کوشنی بەکار بێنن هەرچەندە لەوانەیە هەردوو دەرگابێت دوو کوشنەکەی دواوەش کوشن هەبن بەڵام دەرگا نەبن تەنیا لە ڕێگەی نزمکردنەوە یاخود هێنانە پێشی کوشنی پێشەوە خەڵکی سواری کوشنەکانی دوا بن بەڵام مکلارن بەڵێن دەدا لە 2026 ئۆتۆمبیلێکی هایبرد بڵاو بکاتەوە. هایبرد لەو جۆرە ئۆتۆمبیلانەیەکەوە وە 100%ش ئەلکتریک نییە واتە تێکەڵی ئەلکتریکە تێکەڵی کارەبا و وەراسووتانی وزەیە جا وزەکە هەر بنزینە گازوایی لە هەر شتێکە کە ئەو مەچینەی لەسەری دروست دەکرێت. 2024 2026 و 2028 سێ ئۆتۆمبیلی نوێی مکلارن دەبینین. بێمە لای بنتلی لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندکەوە زۆرێکی نوێ لە بنتلی کۆنتیننتال GT ئاشکرا دەکەن لە 2024ش بڵاوی دەکەنەوە وەروە فلاین سوپەر ئاشکرا دەکەن کە زۆرێکی تاو نوێی بنتلیە لە ڕووی دیزاین لە ڕووی هەیکەل وەروە لە ڕووی مواصفاتەکانی ژوورەوە بە تایبەتی کوشنەکان و زۆری کوشنەکان بنتلی ئەم جارە بەڵێن دەدەکەوە پێستی ئاژەڵ وەرە خوری ئاژەڵ لەناو ئۆتۆمبیلەکەی بە شێوێکی فەرمی بەکاری بێنێ لەوانەیە نرخی بگران بێ بەڵام بێتلی دەڵێ ئەمە هەوڵ دەدەین بە ئەو نرخێکەوە بنتلی پێی ناسرە کە بێگومان نرخێکی زۆر بەرزە هەڵدەن ئەو مواصفاتانە بە خۆڕایی زیاد کەواتە پارەی زیاتر ناخەنە سەر ئەو نرخێکەوە ئۆتۆمبیلەکە دەفرۆشێت. مارسیدس دەیەوێت گوێ لە کڕیارەکانی خۆی بگرێت بۆ یەکەم جارە لە مێژووی خۆی لە جۆری ئیکلاس ئۆتۆمبیلی واگن ئاشا دەکات و ئۆتۆمبیلە ستەیشنانەی کەوە دواوەی شوێنی زیاترە بۆ کەسانی کە خێزاندارن یاخود خێزانێکی گەورەیان هەیە. لە ڤێژنی ئیکلاس واگن زیادکردن لەوانەیە کارێکی نوێ بێ بۆ مارسیدس بەڵام ئاشکرای کردووەکەوە جگە لەم ئۆتۆمبیلێکی دیکەی CLE دوو دەرگاش بە 2024 بڵاو دەکەنەوە. ئەم راپۆرتیان پێشکەشی حکوومەتی ئەمریکا کردووە تا ڕێپێدان وەربگرن لە ساڵی داهاتوو بتوانە ئۆتۆمبیلانە بخەنە بازاری ئەمریکی هەرچەندە تاوی تایبەتمەندی مواصفاتەکانی ئۆتۆمبیلانیشتە بە فەرمی ئاشکرا نەکراون بەڵام مارسیدس دەڵێ ئەمە یەکەم جارە ئەو جۆرە کارە بکەن وەرە دیزاینی جۆرەوە و ناوەوەی دەڵێ زۆر بە ئۆتۆمبیلەکانی ئیکلاس دەچێن چەند ڕێندەرێک لە ئۆنلاین بڵاوکرانەوە هەرچەندە تاو فەرمی نییە شێوەی ئیکلاس ستیشنەکە بەو شێوازە دەبێت. لە سیوێکی ئەم مانگە لە سیوێکی 5
کۆمپانیای لاند ڕۆڤەر زۆرێکی نوێی ڕەنج ڕۆڤەر ئاشکرا دەکات بە ناوی سپۆرت SV کە دەڵێن تەواوی تایبەتمەندی و مواصفاتەکان دەستکاری دەکەن و شێوەیەکی نوێشی پێدەدەن و بە ڕەنگێکی نوێش دەیخەنە بازار کە زۆری سپۆرت SV خێراترین و بەهێزترین زۆری ڕەنج ڕۆڤەرە تاوەکو ئێستا کۆمپانیای لاند ڕۆڤەر بڵاوی کردێتەوە هەرچەندە خاوەنی کۆمپانیای لاند ڕۆڤەر کە کۆمپانیای تاتای هیندیە خەڵکێکی زۆر لەم هەواڵە تۆزێک ناڕازین دەڵێن چۆن دەبێت تاتە خاوەنداریی چێ لە براندە بەناوبانکانی ئۆتۆمبیل بکە ئەوان دەڵێن هەوڵ دەدەن ئەو جۆرە ئۆتۆمبیلانە هەر لە بەریتانیا دروست بکرێت کە چەند ساڵێکە دەنگۆ هەیەکەوە دروستکردن و پەرەپێدان و وەروە بەستنی ئۆتۆمبیلەکانی ڕەنج ڕۆڤەر بگوازێتەوە بە بازاڕی هیندستان تاوەکو لەوێ بتوانن مۆدلێکی نوێ ڕەنج ڕۆڤەر دروست بکەن نرخی تۆزێک هەرزانتر بێ بۆ خەڵکی هیندستان کە بگمان لە هیندستان هەموو کۆمپانیەکان ئێستا دەیانەوێ شوێن پەنجەی خۆیان بکەن لەبەرەوەی بازاڕێکی زۆر گەرمی نوێ لە ئابووری جیهان بەڵام کێشەکە ئەوەیە خەڵکی هیندستان ناتوانن شتی گریان بەها بکڕن بەهۆی زۆری ژمارەیان و هەڵاوسانی ئابووری لە وڵاتە بەڵام ڕەنج ڕۆڤەر لەوانەیە بتوانێت لە ساڵی داهاتوو کارێکی لەو شێوە ئەنجام بدات لەم هەفتەیە ڤیدیۆشی زۆر سەرنجاکێش بڵاو کرایەوە بەشێکی بینەر بن ئەم ڤیدیۆیە کۆمپانیای هیۆندای بڵاوی کردەوە هیۆندای کۆری دەڵێ ئۆتۆمبیلێکیان دروست کردووە کەەوە هەر چوار تایەکەی لە توانای سوڕانەوەی هەیە جۆرە سوڕانەوەیەک دەکە کە پێی دەوترێت قڕژاڵ جا ئەم جۆرە ئۆتۆمبیلە بێگومان لێخوڕنی ئاسانیە پێویستی بە ئایە بە ژیری دەستکردە بە هۆشی زیرەک شێتاوەکو هاوکاری شۆفێر بکە لە وەستانی ئۆتۆمبیلەکە بۆ نمونە ڕۆیشتنی قڕژاڵ بەوە دەناسێت دەتوانێت لە شوێنی خۆی بۆ لای چەپ و بۆ لای ڕاست بڕوە بێ ئەوەی خۆی بسوڕێنیتەوە تایەکانی دەتوانێت بە هەموو لایەکاندا بسوڕێنەوە دەتوانێت بۆ پارکینگ بۆ سوڕانەوە لە شوێنی خۆی ئۆتۆمبیلەکە بە فەرمیێشتا بڵاو نەکراوەتەوە ناوی ئۆتۆمبیلەکەش هیۆندای ئینۆیک 5 دەبێت کە پێنجەم ڤێرژنی ئینۆیکە بەڵام ئەم جارە دەڵێ ئەگەر بێت و سەرکەوتوو بن لە دروستکردن و بڵاوکردنەوەی ئەو ئۆتۆمبیلە بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەن براندەکانی دیکەی هیۆندای ئۆتۆمبیلەکانی دیکەشیان ئەو جۆرە تایبەتمەندیە زیاد بکەن خەڵکی بە ئارەزوی خۆیان بتوانن کاری پێ بکەن یاخود کاری پێ نەکەن یاخود دەبێتە مواصفاتێک لە کاتی هەڵبژاردننی ئۆتۆمبیلە مواصفاتی تێدا بێ یاخود تێدا نەبێت لەم هەفتەیە کۆمپانیای مەستەنگ کێشەیەکی بۆ دروستبوو لە ئۆنلاین خەڵکی ناڕازی بوون لەسەر ئۆتۆمبیلە نوێیەکەی مەستەنگ کە لەلایەن کۆمپانیا بێکمان شێڵبیەوە دروست دەکرێت شێڵبی ئەو جۆرە براندەیە کە لەگەڵ مەستەنگ هەموو ساڵێ ڕێکەوتنی هەیە 100 بۆ 150 ئۆتۆمبیلی مەستەنگ شێڵبی دروست دەکەن بەڵام مەستەنگێکی نوێمان هەیە بەناوی ماک ئی کە تەواو ئەلکتریکە تەواو کارەباییە شێڵبی دەوێت ئۆتۆمبیلێکی مەستەنجی ماکی دروست بکات کێشەکە لێرە چییە کێشەکە ئەوەیە ئۆتۆمبیلی کارەبایی دەنجی نییە لەبەرەوەی پێویستی بە وستانی وزەنیە گزۆزەکانی دەنجیانە بۆیە دەبێت دەنجی فەیک بەکاربێنن جا کێشەکە ئەوەیە ئەو کەسانێک کە عاشقی ئۆتۆمبیلی خێران حەز ناکەن ئۆتۆمبیلەکەیان دەنگێکی فەیکی هەبێت دایانەوەی دەنگە ڕەسەنە سوتێنەرە گازوایی یاخود بنزینەکەی هەبێت مەستەنگ دەڵێ ئێمە کارمان لەگەڵ شێڵبی کردووە زۆرە ساوند سیستەمێکیان دروست کردووە کە دەڵێ بە ساوند سیستەمی سینەمایی دەچێت لەناو ئۆتۆمبیلەکە دایانناوە جۆرە دەنگێک لە ژوورەوە لە ڕێگەی سپیکەرەکان وەروە لە دەرەوە لە ڕێگەی هەندێک سپیکەر لەناو گزۆزەکە داژاوە وەروە لە هەندێک پارچەکانی ئۆتۆمبیل دەبەسترێ دەڵێت دەنگێکی زۆر خۆش زۆر باش و دەنگ زۆر بەرز بۆ بەکارێنە دروست دەکات بۆ کەسانێک کە حەزیان لە براندی مەستەنگ و شێڵبیە بتوانن ئۆتۆمبیلێکی کارەباییش لێ بخڕن بەڵام هەمان دەنجی هەبێت ئۆکێ کێشەمان نیە ئەوە دەنگەکەتان دروست کرد بەڵام ئەو جۆرە لەرزینەی کە لە کاتی داگرتنی یاخود پێداگرتنی ئەو پەیدانێکەوە بنزین دەسووتێنێ کاتێک کە پێدا دەگری ئۆتۆمبیلەکە لەرزینێکی هەیە سوکانەکە لەرزینێک دەدا کەوا هەست بە دەنگەکە دەکەی جگەلەوەی گوێ لێ دەبێت دەڵێ ئەو جۆرە لەرزینە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان وەکو هاپتیک دروستی بکەن هەزەی مۆبایل کاتێکە تۆ پەنجە لە شتێک دەڵێت لەسەر مۆبایل هەزەکەی بە شێوەیەکەوە هەست بە هەموو شوێنەکانی هەزەی مۆبایلەکە دەکەی لەسەر پارچەیەک بێ لەوانەیە شتێک لەو بابەتانە لەسەر ئەو ئۆتۆمبیلە زیاد بکرێت هەرچەندە بە فەرمی نازانین کەی مەستەنگ شێڵبی ماک ئی بڵاو دەکرێتەوە بەڵام دەنگۆ هەیە بۆ ساڵی داهاتوو بێ و ژمارەشیان زۆر نابێت تەنیا 100 دانە بڵاو دەکەنەوە کۆمپانیای تێسلا لەم هەفتەیە کێشەیەکی گەورەی بۆ دروست بوو لەسەر جۆرە سوکانێک خەڵکی ناڕازین و دەڵێن تێسلا دەستی کردووە بە زیاد وەرگرتنی پارە لە بەکارهێنەرانی هەریەکە لە مۆدل S و مۆدل X کۆمپانیای تێسلا کە دوو ئۆتۆمبیلی پرفرۆشن لە ئەمریکا لەم هەفتەیە کێشەی ئەوەیان هەیەکەوە سوکانێکەکەوە بەشی سەرەوەی نییە بە یۆک دەناسرێ لەمە و دووە بە خۆڕایی نایدێنە بەکارهێنەرانیان ئەو کەسانێکە ئۆتۆمبیلە نوێیەکان دەکەن بەڵکو سوکانەکەیان ئاساییە بەڵام هەر کەسێک ئەو جۆرە سوکانەی بووێ کە پێشتر بە خۆڕایی بوو لەسەر ئۆتۆمبیلە دەبێت 250 دلاری زیاتر بدە زۆرێک لە بەکارهێنەرانی تێسلا لە تویتر کێشەی ئەویان هەبوو دایانوت 250 لە پارێکی زۆر نییە بۆ جۆرە مواصفاتێک کەوا
خەڵک حەزی دەکات بەڵام کێشەکە ئەوەیە پێشتر ئەو ماسەفاتە بە خوڕایی بوو ئێستا بۆ کراوەتە پارە هەرچەندە ئیلۆن مەسک کە خاوەنی تێستا تاوەکو ئێستا هیچ قسەیەکی نەکردووە کە شتێکە بە ئیلۆن مەسک ناچێت دەبێت مەسک بەردەوام وەڵامی خەڵک داتەوە لە تویتر دەبێت تویتر ئی خۆیەتی و 24 کاتژمێریش ئۆنلاینە ئیلۆن مەسک بەڵام یەکێک لە بەڕێوەرانی تێسلا دەڵێ بەهۆی هەڵاوسانی ئابووری ئەمریکا تێسلا ناچارە بیر لە ڕێگەی جیاواز بکاتەوە بۆ زیاترکردنی داهاتی مانگانە و ساڵانەی خۆی لەم هەفتەیە چەند ڕێندەرێکی نوێی گالاکسی Z Flip 5 بڵاو کرایەوە هەرچەندە ڕێندەرەکان دوایین قسە نین دوایین دیزاین نین لەسەر ئەو جۆرە مۆبایلە فلیپە بەڵام پێدەچێتەوە لەگەڵ دەنگۆیەکانی دیکە ڕاست بێ ئەویش چییە لە دەرەوە شاشەیەکی گەورەترمان هەیە گرتنی وێنێ سێڵفی بەکارهێنانی مۆبایلەکە بەشێکی داخرا و ئاسانتر دەکەن و بڕە باشتر دەکە بۆ بەکارهێنەران لەم هەفتەیە بە فەرمی ئاشکراکرێکەوە یاری Zelda Tears of the Kingdom قەبارەکەی چەندە لەسەر نیتندۆ سویچ لەسەر نیتندۆ سویچ چکە ئامێرەکە قەبارەیەکی گەورەی نییە واتە ستۆریجەکەی زۆر کەمە دایمەن گەیمەران کێشەی ئەوەیان هەیەکەوە قەبارەی یاریەکان نابێت زۆر گەورە بێت جار نیتندۆ بە فەرمی لە ڕێگەی وێنەیەکەوە کەەوە تاوی سپێک و ماسەفاتی ئەو یاریە لەسەر کۆنسڵەکەی خۆی ئاشکرا کرد ئاشکرا کردێ بە فەرمی کە قەبارەی یاریەکە 16 گیگابایتە جا گەیمەران زۆربیان سوپرایزنکەوە ئەو یاریە زەبەلاحە کە دەڵێن زیاتر لە 40 بۆ 50 کاتژمێری پێویستە تاوەکو هەموو شتەکانی ناو یاریەکە تەواو بکەیت قەبارەکەی 16 گیگابایتە کە قەبارەیەکی زۆر گەورە نییە هەرچەندە یاریەکانی سویچ خۆیان قەبارەیان زۆر گەورە نیە لەبەرەوەی گرافیکیان زۆر پێشکەوتوو نییە قەبارەی ئامێرەکە زۆر فراوان نییە ستۆرێجیان نزمە بەڵام یاریێکی گەورە و زەبەلاحی وەکو Zelda Tears of the Kingdom وەرەوە یاریێکی فول پرایسە واتە نرخەکەی تەواوە نرخی $70 واتە یاریێکی زەبەلاحە لە ڕووی نرخیشەوە قەبارەکەی زۆر گەورە نییە تەنیا 16 گیگابایتە ئەگەر گەیمەران بیانێت بە شێوەی داوڵۆن یاریەکە بکەن شتێکی دیکە لەم هەفتەیە سەرنجی هەمومان ڕاکێشە بە تایبەتی و کەسانی حەزیان بە بواری تەکنۆلۆژیایە زانایان بۆ یەکەم جار توانیویانە ترانزیستەرێکی دار دروست بکەن بێگومان زۆرەمان دەڵێن دار کارەبە ناگوازێتەوە بەڵام لەوانەیە لە داهاتوە قسەیەش بگۆڕێت زانست گەیشتە ئەو ڕادەی بتوانێت کارەبا واتە ئەلکترۆن لە ناو داریش بیگوازێتەوە هەرچەندە هەموو دارێک ناتوانێت و کارە بکە هەرچەندە ئەو زانایانەی ئەو کاریان کردو ناوی دارەکەیان ئاشا نەکردووە لەبەر مەسەلەی کۆپیڕایت تا کۆمپانیەکانی دیکە نەتوانن یەکسەر بچن داهێنانەکانی ئەوان بەکاربێنن بەڵام چەند زانایەک لە چەند زانکۆیەکی جیاواز هەندێکیان لە ئەوروپا هەندێکیان لە ئەمریکا توانیویانە ئەو ترانزیستەرە دروست بکەن هەرچەندە دەڵێن خێرایی گواستنەوەی ئەلکترۆنەکان واتە کارەبا لە ناوی زۆر خاوە پێویستی بە چەندی ساڵی دیکە تاوەکو بتوانێت چەند بیتێک بگوازێتەوە کە بیت بچووکترین یەکەیە لە ناو کیلۆبایت و مێگابایت و گێگابایت و ئەوانە تێرەبایتیش بەڵام دەڵێت سەرەتایەکە بۆ ئەوەی بتوانین لە زیاتی ترانزیستەری بۆرد کە نرخەکەی بێگومان سلیکۆنی ئێستا زۆر ئاستەم بەدەست دەکەوێت بەهۆی ئەوەی هەموو جیهان پێویستی بە سلیکۆنە تەنان ئۆتۆمبیلەکانی زیرەک بوون پێویستیان بە سلیکۆنە بتوانن دار بەکاربێنن ئەو کەسانی کەوا ژینگە پارێزن دەڵێن کارێکی هەڵەیە کارێکی خراپە دار بەکاربێت لە بەرەی بڕینەوەی دار بۆ بەکارهێنانی بابەتی تەکنۆلۆژی دەبێتە جۆرە بزنسێک ژینگە لەوانەیە لەناو ببا یاخود وا لە دەستکاریەکی خراپی ژینگە بکە بەڵام لە کۆتایی ڕۆژەکەش داهێنانەکە بتوانی کارەبا لە ناو دار بگوازیەوە. ئینڤیدیا بەنیازە لە کۆتایی مانجی 5 RTX 4060 یاخود RTX 4060 بڵاو کاتەوە نوێترین ڤیددیو کارتی ئەو کۆمپانیا بەناوبانگەیە تاوەکو ێستا دەنگۆیەکان ئەوە بوون کە 4060 لەوانەیە هەبڵاو نەکرێتەوە بەهۆی ئەوەی کە نرخیان زۆر بەرزە و خەڵکی نیانەبێت بەڵام بەپێی راپۆرتێکی نوێی videocars.com بێ 4060 و وەربات 4060 Ti لە مانجی 5 یاخود کۆتایی 5 لەلایەن ئینڤیدیا و ئاشا دەکرێت هەرچەندە نرخەکەی نازانرێت چەندە بەڵام بەپێی جۆرە کارتەکانی دیکەبی ڤیددیو کارتەکانی دیکەبی لەوانێت 100 بۆ 150 لە نرخی 30 گرانتر بێ بەپێی مواسەفاتەکان بین ڕامیانە نێوان قسە گشتێکە ئەوەیەکەوە 8 گیگابایت بێت لە بەرەوەی لە جۆری 4060 Ti 8 گیگابایتە 120 بیت دەبی میمۆری بەسەکەی و TDP-ەکەی 160 وات دەبێت لە جۆری TI-ەکە و جۆرەکەی دیکەش 115 وات دەبێت کە کارەبایکی زۆرە بێگومان بۆ گرافی کارتەکە زۆر بەهێز نییە زیاتر بەبەستیان ئەوەیەکەوە گرافی کارتەکە زۆر خێراتر بێ ئەگەر چی زۆر بەهێزتریش نەبێت چەند وێنەیەکی نوێژ لەسەر iPhone 15 بڵاو کرایەوە چەندە خەڵکی تقریباً زۆربەی خەڵکی دەزانێتەوە iPhone 15 شێوەی چۆن دەبێت کە شێوەکەی گۆڕانکاریی گەوری بەسەر دەنێ بەڵام بەپێی ئەو ڕێندەرە نوێیانە بێ دووبارە دووپات کرایەوە کەەوە دوگمەی سایلنت ئەو دوگمەی کەوا دەکە iPhone بێدەنگ بێ دەستکاریشی گەوری تێدا بکرێت هەرچەندە بەپێی ئەو دەنگۆی نوێ بێ تەنیا لە آیفۆنە پڕۆیەکان ئەو گۆڕانکاریە دەبین واتە آیفۆنە ئاساییەکە بەمنە آیفۆن 15مان دەبین لەگەڵ 15 پلس ئەو گۆڕانکاریە ناکە بەکارهێنانی سناپچات بەگشتی داوا لە سناپچات دەکەن کەەوە My AI
لا بدە مای AI ئەو زۆرە تایبەتمەندی ژیرە دەستکردنوێی سناپچاتە کەوا چاتێکە قسە لەگەڵ بەکارهێنەر دەکات هەرچەندە بەکارهێنەران هەندێکیان دەڵێن سوودی هەیە بۆ ئەمە تۆ دەتوانین لەو مای AI سناپچات بپرسیکەوە دەمێ قسە لەگەڵ کەسێک بکەم نازانم چۆن دەست پێ بکەم یاخود ئەو فلان زۆر فۆتۆم بۆ بدۆزەرەوە لە ئینتەرنێت بۆ دەدۆزێتەوە توانانی یەکسەر فۆروەردیکەی بۆ کەسێتی قسەی لەگەڵ بکەی کێشەکە ئەوەیە بەکارهێنەر دەڵێن سیقەمان بۆ مای AI نیە متمانەمان پێ نییە هەست دەکەین داتامان دەبە وەروە دەیفرۆشێتە کۆمپانیای دیکە لە ڕێگەی سناپچاتەوە بێگومان تاوەکو ئێستا هیچ حکوومەتێک ڕێگەی ڕێگەدان یاخود ڕێگەنەدانی لەسەر AI دووپات نەکردوێتەوە یاخود هەر باش نەکراوە AI شتێکی زۆر نوێ لە تەکنۆلۆژیا بەتابەتی لە سوشال میدیا شتێکی زۆر نوێ تاوەکو ئێستا نازانین سوودەکانی چییە و قازانجەکانی چییە و زیانەکانی چییە بەڵام بەکارهێنان داوا لە سناپچات دەکەن کە مای AI لا بدە و نەیهێڵێت تاوەکو ئێستا سناپچات لەسەر مای AI قسەی نەکردووە کە ئایا مای AI بەجددی کاری چییە بۆچی دروست کراوە تەنیا بۆ دروست کراوە کە بڵێ ئێمە ژیری دەستکردمان هەیە یاخود سوودە گەورەکەی چیە بە بەکارهێنان لەبەرەوەی تاوەکو ئێستا بەپێی ئەو داتایانە بێت کە خەڵک بەکاردێنێ 90% خەڵک مای AI بەکار ناهێنێت کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە سناپچات بە شێوەی ئەپدەیتی تاکەکەسی بۆ خەڵکی نردووە تا هەموو خەڵک نیتیان هەندێک خەڵکیان تایبەتە هەندێک کەس بۆی دێ هەندێک کەس بۆی نایەجارێ بە شێوەی تاقیکاری دەڕوا ئیلۆن مەسک دەیەوێت دووبارە بچێتەوە دادگا لە دژی ئەپڵ ئەمجارە بۆ ئەوەیە تاوەکو ئەو سەتە سیە باجەی ئەپڵ لەسەر ئەپی تویتەر نەهێڵێ وایوا هەموو ئەپەکانی دیکەش قازانج بکەن ئیلۆن مەسک بە فەرمی ڕایگەیان لەگەڵ کۆمپانیای سپۆتیفای دانێ بستنە دادگا لە دژی کۆمپانیای ئەپڵ لە دژی ئاپستۆری ئەپڵ لە دژی بڕیارەکانی ئاپستۆری ئەپڵ کە سەتا سی هەر داهاتی ئەپێک بۆ خۆی دەبان دەیانێت دووبارە بستنەوە دادگا و دادگا ڕازی بکەن کە ئەو کاری ئەپڵ دەیکە قۆڕخکاری بازارە هەرچەندە ئەپڵ تاوەکو ئێستا لە هەموو کەیسەکان براوە بووە لە بەرەوەی پلاتفۆرمی ئاپستۆر هی ئەپڵە ئەوان بڕیارەکان و قانونەکان و یاسایەکان دروست دەکەن خەڵکی ناتوانێت بە ئەپڵ بڵێ چۆنی پارەی خۆت چۆن پارە قازانج دەکەی یاخود ئەو بڕیارە دەبێت بگۆڕدرێ سنوورەکان چۆنیە کەس ناتوانێت بە ئەپڵ لە بەرەوەی خۆی دروستی کردووە خۆی یاسایەکان دادنێت بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەپێک لە ڕێگەی فۆرتنایتەوە ئیلۆن مەسک لە ڕێگەی تویتەرەوە سپۆتیفای لە ڕێگەی ئەپی سپۆتیفایەوە نێتفلیکس لە ڕێگەی ئەپی نێتفلیکسەوە بارگرانیەکی زۆریان لەسەر ئەپڵ لە دادگاکان دروست کردووە ئەپڵ تاوەکو ئێستا چەندە هەموو کیسەکانی بردووەتەوە بەڵام ئیلۆن مەسک بەڵێن دەدا کەەوە ئەو سەتاسیە ئەپڵ دەبێت کەم بکرێتەوە و دەتوانێت واش لە دادگا بکەکەەوە کەمی بکەنەوە پرۆگرامی تێک 24 پێشەشکردن تا ئەڵلقەی داهاتوو هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ